یانەی ئاسۆ ئامادەکاری دەکات بۆ یاریەکانی خولی پلەیەکی کوردستان. ستافی ڕاهێنەرانی وەرزی ڕابردوو تیپەکە بۆ ئەم وەرزەش بەڕێوە دەبن. تیپەکە ئەم ساڵ درەنگ بەخۆی کەوت و ماوەی نزیکەی تەنها 10 ڕۆژە دەستی بە ئامادەکاری کردووە بەهۆی نۆژەنکردنەوە یاریگاکەشی ڕۆژانە لەسەر یاریگاکانی دیکەی شاری هەولێر مەشقەکانیان ئەنجام دەدەن. پێشەکی باسینگۆ بکەم ئەنگۆ بەڕاستی جوندی مەجهولن ئەم هەروەم گوت و هەروەش دەرێم چکە تاکە کەناڵێکە لە هەموو یاریگایەکان بەبێت جیاوازی هیچ شتێک لە هەموو کەناڵەکان لە هەموو یاریگایەکان حازرن. ئەوەش دەربارەی یانەی خۆمان بێ یانەی خۆمان ئێستا بەهۆی ئەو زروفە نالەبارێکە بەسەر عێراق و بەسەر هەموو جیهان داهاتووە یانەکان زۆربەی زۆریان ینی ئەعدادیان کەم بووە. ئێمە ژێک لەو یانانەیە کە ئەعدادەکەمان وەکو پێویست نییە. ئێمە بۆ ماوەی هەفتەکە خۆمان خڕکردەوە و یاریزانەکانشمان هەموو یاریزانی پارمان هەیە 5-6 یاریزانی گەنجمان بۆ هاتە بۆ خستە تیپی یەکەمان زۆر باشن ئینشاڵڵا بە هەردوو لایەن دەمز دەکەین ئینشاڵڵا تومعمان ئەوەی ئەمە نارین برین وەڵای منافەس دەکەن بەس یانێکی ئەوها سەهل نابین لە بوو نێچیرێکی ئەوها سەهل نابین لە بۆ یانەکان. پێکاتەی یانەی ئاسۆ گۆڕانکاریەکی کەمی بەخۆیەوە بینیوە زۆربەی یاریزانانی وەرزی ڕابردوو لە یانەکە ماونەتەوە. چەند یاریزانێکی کەم تیپەکەیان جێهێشتووە تاوەکو ئێستاش پێکاتەی یانەکە تەواو نەبووە چونکە ڕۆژانە یاریزان ڕوو لە یانەکە دەکەن و لەلایەن ستافی ڕاهێنەرانەوە تاقی دەکرێنەوە و دواتر گرێبەستیان لەگەڵ دەکرێت. ئەو کاتێک ئێمە دەستمان بەڕاهێنان کرد لەگەڵ ئەو کاتێکە بەتەمام خول بڕوە لەو کاتە 30 مانگ بوو پێشەوەی تازیل بکرێ ماوەکە زۆر کەم بوو ینی بەس ئێستاکە خولەکە دواخرە بمای ئیما خولی پلەیەکی کوردستان بۆ مای 9 ڕۆژ ئێستا توان بڵێ ینی وەختەکە باش بوو تقریبا دێکا ئامادەکاری نزیکەی مانگێک. ئێمە وەک یانەی ئاسۆ ئەو ساڵ تاقیمان دەستمان بە مەشقەکان کرد هەروە هەموو نادەکانیش کە تاقی دەستیان پێگرت بۆیە ئامادەکاریمان بە شێوەیەکی باش نەبووە بەڵام ئەو بڕیارێکە توپی کوردستان کە دواخستنی خولەکە بۆ ماوەیەک هەفتە ئەوە بڕیارێکی زۆر باش بوو وەکو ئێمە یانەی ئاسۆ بۆیە توانین زیاتر خۆمان ئامادەکەین و ئامانجمان ئینشەڵا گەیشتن بە خولی نایاب کوردستان دەبێت. ئێمە وەکو تیپی یانەی ئاسۆ ئامادەکاریکە باشمان کردووە بۆ دەوری پلەیەکی کوردستان ئینشەڵا تەمەحمانەیە سەرکەوین بۆ نایابی. من ژۆک یاریزان پەیوەندیم بە یانەی ئاسۆ کردو ئینشەڵا لەگەڵ یانەیە موفق دەبم و خوای گەورە هەموومان موفق دەکات ئینشەڵا. خولی یانە پلەیەکەکانی کوردستان وا بڕیارە 9 مانگی داهاتوو دەست پێ بکات دوای دواخستنی یاریەکانی خولەکە بۆ ماوەی 1 هەفتە یانەکان کاتێکی باشتریان لەبەردەستە بۆ ئامادەکاری. ئاسۆ لە کۆمەڵی دومی خولەکەیە لە یەکەم یاری دەبێتە میوانی یانەی ئاکرێ. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.